دەرچوو لە پرسیارەکانمان والله. بەدڵە بوو باش بوو خراپ نەبوو شتێک من ئەملا ئەو لە دڵی گران بێت ناڵ هیچ دڵگەڕانەوە سەیب زۆر باش یەکێکیت لە کارمەندەکانی 1964 بەڵێ ڕۆژانە چۆن تێپەرە بوو خۆش عیبنیە هەرەوە خۆش عیبنیە دەچ بکەم یعنی بڵێ بچ نانە باشە زۆر باشە وڵا مرتاحم لەگەڵ هەمویان ئێستا پێش تۆزە پێش بە ئێستا بتماڕ بکەرە کامێرە تا مرتاحم لەگەڵ هەمویان بەس داخی خسرۆ ڕۆژانێک کە هەواڵمەیە ئەو نانە باش باش خراپنیە هەر باش عیبنیە باش نانەگاڵتە دەکەم خسرەویش کوڕە شەڕێکە نزم کەفم پێینەیەکەش ئەوە کێشی خۆتانە ئێمە تەداخونێ تۆ بەڕێوەبەری خەسەری لێرە نانە کەسمان بڕێ بنین لە ژووری دەنگی چاکەن بەیەکەوە ئاپێکەوەیشەکەین خۆش ئیشکردن زۆر مرتاحم لەگەڵێ بۆچی پێتەڵە مامۆستا ئەوەی خۆیەتی نازانمە بۆ خۆی لە حەزی خۆی زۆر بەوە بەناوبانگی دایم خەریکی سوابەت و گاڵتە و لەگەڵ برادەرەکان تو هەتا سوابەتم لەگەڵ تو کردووە نا ئەمە پێکەوە ئیش دەکەین تەوان لەگەڵ بەشی پرۆداکشن زیاتر تێکەڵم من پێکەوە ئیش دەکەین ینی ڕۆژانە 8 ساعت یەکتری دەبینین ئەو تێکەڵاوێمان هەیە گاڵتەش دەکەین بۆەوەی کاتەکە هەبڕوە هەمیشەکەش بە باشی بڕوە ئەوانەی کە لە دەرەوە یەکەم جار و دووەم جارت بێن زۆر تەعاملیان لەگەڵ ئەڵێن زۆر لوت بەرزە زۆر میزانجیە ڕاست دەکەم میزازیمە بەس لوت بەرزیمە بەخوا نەوەڵڵی بیرم نایە لوت بەرزیم کرد بیان چیم لە خەڵک زیاترە هیچم لە خەڵک زیاتر نییە ئابەز میزازیمە زۆر میزازیم ئەرێوەڵە بۆ خۆم بۆ دزانم هەوڵ دەدەم بەس دەرمانە بەلای منە مەرحەبای مناکە ڕۆژی وایە وەسە سوابەتەکە نانە میزازیمە ڕاستە بەس لوت بەرزنی بەخۆ ماوەیەکی زۆر لە ڕەواندز بووی ئەمستا پێمەگەن 5 ساڵ بەڵێ بۆ خۆ شتەکە دەڵێ ئێ باشە ماوەیەکی زۆر لێ مامۆستا بووم 5 ساڵ لێ مامۆستا خۆش بوو بەلامەوە چکە بیدایەتەکانی ئەوم بوو کە تەدریسم بوو دەرس بڵێمەوە و کۆمەڵک کەسی باش لە خلالی و 5 ساڵە لەوێ پێگەیشتم شانازیان پێوە دەکەم کە دەیان بینمەوە لە سەر تیڤ و لە بەرنامەکان دەیان بینمەوە هەستێکی زۆر خۆشم هەیە ناویان بڵێ زۆرێک لەوانەیە کە ئێستا دیارن تەلەبەی تۆ بوون کاک کارمەند ڕوانزی کاک سیاوەش ژەنیاری گیتار کاکە هەنگاو ئێستا مامۆستایەویش مامۆستای عودا کاک ڕێبین باسی شەهادەت کرد بەڵێ تا کوێ ڕۆشتی لەگەڵ شەهادەتەکەتە ئێستا حالیان لە نووسینەوەی بەحسم لە ماستەر بەنیازی شەڵا بۆ دکتۆراش واللهی زۆرم حەز لێ بەزر زۆر زراوم سوارە قورسە زۆر قورسە ئەرە وڵی زۆر قورسە بەس ئیشاءالله ئەگەر خوددا تەمەن بدا بە هاوکاری ماڵ و برادران و دکتۆر دیاری برام و ئیشاءالله گەنج بووی زوو دوێسە پیرم بۆ پیرم کار لە تا ئەو ڤیدیۆیە باسیەکەم بەڵێ ڤیدیۆیەکە پێلێتە پرسنەڵەن خۆشەویستە هەیە خۆشەویستت کردو عاشق بووم نا ئەو وەختە لەوانەیە بیرکردنەوەم نەوەعیشتر بێ بەڕاستی لەوانەیە کاتە وان بیرکردێتەوە کە بەڕاستی عاشق بووم بەڵام کە گەورەم هەستم کرد نانە بەجددی وایە تو کە باسی دەکەی غەڵت نەبم ساڵی 2010 2025 نا تێگەیشتن لە ژیان دەگۆڕێت تێگەیشتن بۆ خۆشەویستی دەگۆڕەیە تێدەگەی لەوەی کە خۆشەویستی چییە ئەسڵام لەوانەیە لە تەمەنێکی وا وان بیرکردێتەوە کە ئەوەی کە بەرامبەرم دەکرێت یان قسەکە پێم دەگوترێ بالفعل خۆشەویستی بێ بەڵام ئێستا تەسەوڕ دەکەم خۆشەویستی بیرکردنەوەی من بەرامبەر بە خۆشەویستی نەواشتر بێ چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بەڵێ چۆن خۆت ئامادە کردووە هەر کاتێک بێ بەخێر بێت ئامادەکارێکە چییە وەکو هەموو مسلمانانی تر بە ڕۆژوو دەبین و ئەو وەرکانەی کە لەسەر شانمانە جێبەجێ دەکەین ئامادەکاری وەکو هێشتا ژن و ماڵ منداڵم لێ بڵێم حازاتم کڕیوە لە بۆ ماڵ و ئەرزاقم کڕیەوە ئەو شتانە ئەوانەی ناوێتن بەڵام پێشم خۆشە هەموو ساڵێم ڕەمەزانم بە نوێبوونەوە دەزانم بەس یەک بڕیار هەیە کە داوامە لە ڕەمەزان ئەو ئامادەکاریم بۆ کردووە دامناوە لە ڕەمەزان جگەرە و ئەو دوو کڵانە هەمووی تێرکەم ئیشاڵڵ بکەم وەکو هونەرمەندێک بیرەوە کردووە تۆ بەرهەمێکی ئاینی هەبێ سرودێکی ئاینی وەکو گۆرانی بێژێک بیرم لێ کردوێتەوە بەڵام ئیشم لەسەر نەکردووە پێم وایە کارکردن بۆ
گۆرانی ئاینی ناتوانانی ئەو ینی چەند گۆرانی بێژێشی باشش بی ئەو حەقی بدەی ڕاستی تەمرینی دەنگی کردووە کەی ئێستا ناڵە هەر بۆ بۆنی و گۆرانێکمان چ گۆرانێک دێ وڵا بە کەیفی خۆش بڵێ ئەو گۆرانیم دێ با بڵێ بەرنامەی داواکانێت دیوەژە. گۆرانی بێژی گۆرانی چ گۆرانێکتان بۆ بڵێ کاکە هەمووی خۆشە ئەو چاوەڕاشانە من دەکەن دێوانە بینینی گای تۆ بۆ من مایەی ژیانە کورتیەنە بەزر کلامەکەی دەست خۆش کاکەڵگەر زۆر سپاس چاوەخان دەست پرۆگراممانێ باونە خەرکی پرۆگرامە تا باش دەست خۆش دیبۆ جان دەست خۆش دەستا خۆش بێ